ئەو ئاوازەش دەستوری کاکە ڕێبوار فارسە لە وڵاتی بەریتانیا لە شاری نۆتینگام دادەنیشن. پێشکەش دەکەم بە کاک سەدیقی تەکسی ناسراو بە سەدیق بەریتانی، کاکە ڕزگار ڕانەیی، پێشکەشە بە ڕەهەندی کوڕی کاکە ڕێبوار و بە لەوینی کچی کاکە سەدیق. یاڵا منداڵانی کاک سەدیق ئەو کوڕە و کچە سەلاویانە بێ ناسکەن وێنەی خونچە. یاڵا بڕۆن. ئەی هاوار ئەوە چ دەکەن؟ هەسن لێرە هەسن. عاشقی کسی لەمەنزێم ئەمن دەروێژ نەقەدەم عاشقی کسی لەمەنزێم ناوێرم بێمەوەلات لەبەر پاسە ڕوو حەزەم. دەڵێ زوڵمم لێکراوە دەڵێ خەڵکی ئەڵەبزەم دەڵێ وەرەوە بۆلام بەزایەت و ئەو ڕەنجەم. بۆ دانا نەزمەدین بەندی بۆ بڵێم بەو مەوزەم لێرە تا شنۆیە چووکەی ئەو کوڕە گەنجەم چووکەی ئەو کوڕە گەنجەم. کاک ڕێبوار ئەوە خۆشەویستی سەردەشتی و منە بۆیە یادم لێ کرد. یاڵا سەسەڵ لە دەریا بژی ماسی ناوێ بەنەکە. ئەی لە تایفەی خۆم خۆت سەد دەبێ بە سەدەکە حەزیاوات بە قوربان بێ سی دووکانی عەلاقە. ڕێبوار فارس دەتوێنم بۆی دەڵەمە لەو تەبەکە کاک ڕزگاری ڕانی قسەی حەق بەڵێک ڕەقە. نەسراوە بە تەکسی بەندی کاکە سەدیقە لە سەدیقی فێر دەبم ئەوەی دەرسی ئەخلاقە هەرسی دەرسی ئەخلاقە. شەرتە شەوێک ئی منبی ئیتر نابم سەر نەوی. بۆ ئاڵی من دەگرین گورگ و بەراز و ڕێوی کاک سەدیقی دەدوێنم پێشکەشی دەکەم بەوی. کاک سەدیق بەریتانی زێت و ڕێی دەکەوی. لەوینی گەورە بێ هەزار سڵاو لە لەوی دەبێ جواری بۆ بڵێم هەزار سڵاو لە لەوی مەرگم پێش مەرگی کەوی. ئەڵڵا ساڕە ڕەهەند ڕەهەنجا
بەکەم ئەگەر لەسەر تۆ مردم بوومە جەوانی ناکام کافر لە تۆ باشترن بێنە سەر دینی ئیسلام ڕێبوار فارس خواری بەندان دەڵێم لەگەڵ بکەم دەبێت جواری بۆ بڵێم سڵاو لە ڕزگاری برام کاک سەدیق بەریتاری ئەو شەوکە لە خزمەتدار هەزارمەندیان بۆ دەڵێم سوێن لێ دەخۆم بە ئیمان دەبێت جوانیان بۆ بڵێم لە شێوەی ڕەحمان ولام لە شێوەی ڕەحمان ولام ڕۆژ لەگەڵ مانجی جوتا ماڵی یارم باریکە زۆرم دڵ بە کۆشودا بۆ خۆی زۆر جواری چاکە مێردە گولەکەی نابووتە ئەی پیری تەلەفۆنی کرد دەیکوت دەروێش داوەتە گولەی بێردم لە مەڵنیا تاکە لێن و دەرفەتە